لە ئەمریکاوە زۆر بەڕێز دکتۆر نەسب بەبەخانی مامۆسای زانکۆ ڕاستەخۆ لە ئەمریکاوە لەگەڵمانە. کاک ناسەر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. چی دەخوێنیتەوە لەم 16 ڕۆژەی جەنگەکە؟ هەندێک لێرە و لەوێ دەڵێن استراتیژی ئەمریکا لە استراتیژی ئیسرائیل لە جەنگەکەدا جیاوازە، یعنی دوو ڕوئیای جیاوازیان هەیە بۆ جەنگەکە. ئەو کاتتان باش. ئەوەی ڕاستی بێ ئەوەی لەو ماوەیدا لەو 16 ڕۆژەی لە بینیمان ئەم پێم وایە نە ئەمریکا نە ئیسرائیل و نە کۆماری ئیسلامی پێشبینی ئەویان نەدەکرێت کە شەڕ بەم شێوەیە بەم ئاقارەدا بڕوە. بچمانە بە واتایە کە بە حکمەوەی کە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کەسێکی وەک دۆناڵد ترامپ کە خۆی وەک ئەنتیوار کاندیدەیت واتە بەربژێری دژە شەڕ پێناسەکرد بوو، ڕخنەی گرت و لەو شەڕانەی کە لە ناوچەدا بەر لەوی ڕوویاندا بوو نێوی نابوو شەڕ بێ کۆتاییەکان دەبێت کۆتاییان پێبێ و پێشبینیەوە دەکرا چاودێرانی سیاسی هێرشێک وەگە و هێرشێکە لە هاوینی ڕابردوودا کە بە شەڕی 12 ڕۆژە ناسراوە ئەنجام بدرێ، بەڵام شەڕەکە زۆری خایان و شوێنکەوتەکانی چاوەڕوان نەکراو بوو. بەڕاستی لەلایەکی دیکەشەوە کۆماری ئیسلامی شەروا بیری دەکردەوە کە پێی وا بوو ئەگەر پێمن نەبێ بە مەرجەکانی بە ئەمریکا ڕەنگە هێرشێکی سنوورداری بکرێتە سەر و دوجار کۆتایی بە شەڕەکە بێت. و لە هەمان کاتیشدا ئیسرائیلیش بیری لەوە نەدەکردەوە کە تا ئەو ڕادەیە کۆماری ئیسلامی بتوانێت هێرشەکانی بۆ سەر ئەم وڵاتە چاو بکاتەوە. بۆیە بە باوەڕی من ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە لە ڕاستیدا دەکرێت بڵین چاوەڕان مەکراوی هەموو دنیا بوو بەنسبەت ئەم شەڕەوە. و من بەش بە حاڵی خۆم وای بۆ دەچم کە بە حکمی ئەوەی کە ئێستا ئەم شەڕە گەیشتوتە ئەو خۆناغا و بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵین ئەوەی کە پێی دەڵێن لایەنی هونەری و فەنی و تکنیکی شەڕەکە لەوەی تێپەڕیوین و کار کەوتوتە جێگایە کە دەتوانین بڵین سومعەی وڵاتەکان کەوتوتە ژێر مەترسیوە، بۆ واتایە کە ئەگەر بێت و ئەمریکا بە تایبەتی کەسایەتێکی دۆناڵد ترامپ کە لەباری سایکۆلۆژیەوە کەسێکە کە پێی خۆشنی هەرگیز بە دۆڕا و پێناسە بکرێ، تەنانەت لە وتوبێژێکی لەگەڵ ڕۆژنامەوانێکی زۆر بەسیتدا پێی خۆشە هێژمۆنی خۆی بەسەر کابرایدا سەپێنێ. بۆیە ئەم شەڕە دەبێ براوەیەکی سەرکی ببێ گومان هەبێ. واتە من تا باشە وەک خۆم دی کاک ناسرانی بە بڕایەوە براوە سەرەکی کێ دەبێ؟ ئەگەر ئێستا جەنگەکە ڕابوەستێ لەم کاتەدا دەوترێت براوەی سەرەکی ڕەنگە ئێران بێ سەرڕایەوەی کە ئەو هەموو بردومانەی لەسرە سەدان دامەزراوەی لە نێو براوە، بەڵام مانەوەی نیزامەکە بە هەر شێوەیەک بە پەڕ و باڵکراویش هەر ئێران بە براوە دادەندێ، چونکە مەترسیەکان لەسەر ئیسرائیل هەرماوە، مەترسیەکان لەسەر ناوچەکە هەرماوە. پرسیارێکی زۆر زۆر گرنگە و ئەم دەستەواژەیەش ئێستا لە ئەدەبیاتی سیاسی ئەمریکاشدا هەر بووتە باو مانەوەی کۆماری ئیسلامی بە هەر فۆرم و بە هەر شکلێک واتە سەرکەوتنی کۆماری ئیسلامی. واتە ئەگەر کۆماری ئیسلامی ژێرخانە ئابوووریەکانێکی تەنانەکە تا ئێستا نەکراونەتە ئامانج، مەبەستم ئەو ژێرخانانەیە کە ئاو و کارەبا و نەوت و وزە بەگشتی بەرهەمدێن بکرێنە ئامانجیش، ئەگەر کە تا ئێستا دەوترێن نزیک بە 1200 کەس کوژراون لەم شەڕەدا، خەڵکی سیویل و خەڵکی ئاسایی بەتایبەتی ئەگەر بە ملیۆن کەسیش کوژرێ، ئێستا کۆماری ئیسلامی هەست براوەی ئەم شەڕێک. بۆیە من لە وەڵامی پرسیاری پێشودا ئەرزم کردی کوتم لێرەدایە کە بە جۆرێک لە جۆرەکان سومعەی سیاسی ئەمریکا ئێستا کەوتوتە ژێر هەڕەشەوە. لەلایەکۆ دەبینی گوشارەکانی دموکراتەکان وەکو خۆل لە سەرەتای بەرنامەکەیدا ئاماژەت بە ڕخنەی دموکراتەکان لە ئەو مەسرفەی کە ئێستا لە سەردەستی ئەمریکا دانراوە. لەلایەکی دیکەوە لەم وڵاتە نرخی بنزین یەکێک لەو فاکتۆرە یەکلاکەوانەیە کە لەسەر ڕای گشتی ئەمریکا شۆدانەری دادنێت. چون کاتێک دەڵێن نرخی بنزین مەبەست هەر نرخی بنزین نییە، شوێندانەری لەسەر با بڵێن قوتی ڕۆژانەی خەڵک لەسەر بژی ڕۆژانەی خەڵک دادنێ وەگرانی بەرز دەکاتەوە. و لەلایەکی دیکەشەوە ترامپ بۆ خۆی باسی لەوە کردبوو کە من ئەم شەڕە بە سەرکەوتووی کۆتایی بێدێنم، بۆیە بۆ خۆی و هێگزێت و وەزیری دەرەوە لێکدا وەزیری دەرەوە ڕوبیە وەزیری جەنگ هێگزێت باز لەوە دەکەن ئەو دەستەواژەی دیان هەیە بخەنەجیە، باز لەوە دەکەن کە ئێمە لەو شەڕەدا براوەین
بەسم ئەوەیە لە باری زینی و دیانەی کۆمەڵگەی ئەمریکا ئامادە بکەن ئەگەر بێت و لەو شەڕە بێنە دەرێ تەنانەت لە ئەدوای زیرەکانی ترامپ ئاماژیان بۆ کردو کە ئێستا کاتی ئەوەیە کە تۆ لەو شەڕە بێ دەرەوە زیاتر لەو زەرکاوە نەچی بەڵام بە حکمی ئەو ناسیاوی کە لە ترامپ هەمانە ڕەنگە ترامپ دوجار هەروەک بۆ خۆی دوێنێ باسی کرد تویت خامنەی مشتبای خامنەی کە ئێستا بۆتە ڕەبەر ئەگەر زیندوو بێ وا باشتر خۆ بەدەستەوە بدە مەبەستم وە دۆخەکە زۆر تێکەڵاو بڵێن زۆر کامپلیکیت کراوە زۆر ئەوە بووە بۆیە بە باوەڕی من تا ئێستا نەفسی مانەوەی کۆماری ئیسلامی تەنانەت بە ناوچوونی هەموو ژێرخانەکانی دەکرێت بڵێن کۆماری ئیسلامی براوەیە باشە کاک ناسەر ینی بە بڕوای تۆ ئەوەی کە تۆ ئاماژەت پێکرد بەڕاستی دەسەواژەیەکی گرنگەوتت ینی وەکو چۆنەڵی سومعی سیاسی ئەمریکا ئێستا لە بەردەم مەحەکدایەکە لەم جەنگاوها بێتە دەرەوە ینی سومعی سیاسی میوانەکەی پێشترم وتی ینی ترەمپیزم خراوەتە بەردەم مەترسی ئەوەی کە ترەمپ زۆر شانازی پێوە دەکا ئەمریکا لە دۆخێکی وادا جەنگەکە جێبێڵێ یان نا تا کۆتایی دەڕوا تازە زۆر زەحمەتە بەڕاستی بە خەولی کابراکتنی وڵامێکی پێشبێنی ئەو تۆ بکرێت چون ئێستا دەبینی کۆماری ئیسلامی ئەگەر ئاڵلقەی ئەوانەی کە وەک بڕێوەبەری سەرێکی ئەم وڵاتەن کە بخۆیان باسییان لەوە کرد لە شەڕی 12 ڕۆژەدا کە ئێمە تا حەوت کەس من دیاری کردو بۆ هەریەک لەو پۆزیشنەکان بۆ هەریەک لەو پلەپۆستانەی لە کۆماری ئیسلامیدایە ئەگەر کەسی یەکەم و دوو هەموو سێم لە ناو کچێ جێگرەوەیان دەبێن ئەوەی کە ئیستراتێژیی کە ئیسرائیل بە تایبەتی ڕەچاوی کردو ئەوەیە کە ئەو کەسانەی کە لە ئاستی باڵای بەڕێوەبەرایەتیدان یەکێک لە ناوێن برن ئێستا کە سیر دەکەی بۆ وێنە فەرماندەی سوپای پاسداران بە نیسبەت کەسێکی ئەگەر بگەڕێنەوە سەرەتای شەڕەکەی 12 ڕۆژەی ساڵی پار لە سەلامیڕە دێسەر پاپور و دواتر دێسەر ئەوانی دیکە پلە بە پلە ئاستی ئەم ناسیاویە ئاستی ئەم توانایی لێهاتوێت بە پێی دیارە باڵێن پێوەرەکانی کۆماری ئیسلامی دابەزیوە وە یەکێک لە ئامانجەکان ئەوەیە لەلایەکی دیکەوە ترامپ تازە بە تازە خەریکە کە جۆرێک لە کۆدەنجی گشتی خەریکە ساسکاوە گازی وڵاتانی دیکە دەکا بۆ وێنە فەڕەنسا بۆ وێنە بەریتانیا جاپان کۆریا و ئەو وڵاتانەی کە بە جۆرێک لە جۆرەکان بەرژەوەندی وزیان هەیە لە گەروی هورموز و لە بابل مەندەب و لە شوێنانە کە ئەوانی تەڤلی ئەم شەڕە بن بۆیە من لە کورتی ببڕمەوە پێم وایە ئەمریکا هیچ چارەیەکی دیکەی نیە جگە لەوەی کە دەبێت ئەم ڕژیمە لە 100% بگۆڕێت ئەگەر ئەوە نەکا من پێم وایە لەباری تەکوزی نەونەتەوەیەوە دنیا تووشی جۆرێک لە با بڵێن سەر لێشێواوی و ئەوە دەبێت کاک ناسەر بەرەزی لە ئەمریکای دۆخی هاوڵاتی ئەمریکایە هیچ بۆچوونێکی هەیە لەسەر ئەم جەنگە هیچ دەڵێ ئێمە لێرەوە دەبینین هەندێک لە چاودێرانی سیاسی لە خۆ بە ناوی شابی ئەمریکیەوە دەڵێن هاواریان لێستاوە و بنزین گران بوو ئایا بنزین بەو شێوازە گران بووە ینی کاریگەری جەنگەکە بەو شێوازە کەوتۆتە سەر بازاری ئەمریکی هاوڵاتی ئەمریکی چیەڵێ من بە حکمیەوەی کە بۆ خۆم فەرمانبەرێکی حکومی ئەم وڵاتەم ئەوە بڵێن موچەیمە حکوومەت دەیدا لە گرانبوونی نرخی بنزین ئەمن هەموو ڕۆژانی هەینی ئیزگەیەکی وێزگەیەکی بنزین لێکە لە شوێنەکانی دیکە هەرزانترە لە ماوەی ئەم شەڕەدا لە سەرەتای شەڕەکەەوە تا ئێستا لیتری بنزینی دەتوانم بڵم زیاتر لە $1 گران بووە و ئەمە شوێندانەری خۆی هەبووە لەسەر بژێوی ڕۆژانە واتە کاتێککە تۆ دەچی فرۆژگەیەک بۆ دابینکردنی قوتی ژیانی خۆت هەست بەوە دەکەی کە گرانەکە چون دیارە سارەکان هەموو لەوێ دیارن ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە و ئەوەشمان لەبیر نەچێت کە خەڵکی ئەمریکا بەر لە شەڕەکە لە ڕاپرسیەکاندا کەمتر لە 30% ئەم خەڵکە لەگەڵ ئەم شەڕە با بڵێن موافق بوون و پێیان وابوو کەم شەڕە دەبێ بکرێت زیاتر لە 70% دژی ئەم شەڕە بوون و بە بێگومان ئێستاش ئەگەر سیر بکەی ئەم ڕێژەیە بەرز بووتەوە بۆیە ئەمە بۆ خۆی وشارێکی زۆر گەورەی خستۆتە سەر با بڵێن کۆماری خوازەکان تەنانەت لە نێو خولی کۆماری خوازەکاندا لە نێو باڵی ماگا ئەو باڵی کە بە باڵی ترامپیستەکان ناسراوە
کەسێکی وەک جیدی وەنس کە دەبێتە جێگری سەر کۆمار ئەمانە سیاسەتی تەریککەوتنەوە و ئایزۆلایشێنی ئەم وڵاتیان ڕەچاو کردبوو کە ئێمە نابێ خۆمان تەڤلی شەڕ و جێرە و کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین بۆیە بەگشتی ئەم پێم وایە کە ڕای گشتی ئەمریکا دژی ئەم شەڕەیە دژی شەڕەکەیە. باشە کاک ناسەر یانە لە سەرتاشەوە ئەویان نەشاردۆتەوە کە دۆناڵد ترەمپیش خۆی نایەوێت جەنگەکە جەنگێکی درێژخایەن بێ بەڵام ئێستا ئێران دەرکی بەمە کردووە کە زەختێکی زۆر لەسەر دۆناڵد ترەمپە بۆیە دەیەوێت جەنگەکە درێژە بکێشێ تا بەمانەوەی نیزامەکە دۆناڵد ترەمپ ڕازی بێ و جەنگەکە ڕابگرێ. بۆ مەسلەی گرانی پێشتر و پرسیارم کرد ئایا گرانی لە بازارەکاندا دروست بووە بەتایبەت لە وزەیە ینی چونکە وزە پەیوەستە بەوێەوە. بەڵێ بەبێ گومان وەک باسم لێوە کرد هەست پێ دەکەی بۆ گرانی کاتەوە کاتێک کە باسم لێوە کرد شارۆمەندی ئەم وڵاتە کە لە ماڵەکەی دێتە دەرێ و سیارەکەی داژوێ و دەڕاتە دەرێ یەکەم ئێعلانێک یەکەم تابلۆیە کە چای پێی دەکەوێت ساری بێنزینە لە بەنزینخانەکان بۆیە ئەمە هەم لەباری سایکۆلۆژیەوە هەم لەباری بڵێن واقعی قەزیەکەوە یعنی تۆ سیر دەکەی کاتێک کە بەنزین گران دەبێت ترانسپۆرتیشن واتە ئەوەی کە گران دەبێت لەلایەکی دیکەوە شوێندانەری هەیە لەسەر بەشە جۆرا و جۆرەکانی ژیان بۆ وێنە لەسەر بەڵین بەگشتی بەشە بوارە گەورەکان وەک کشت و کاڵ وەک سەنعەت وەک دەرمان وەک ئەمە هەموو کاک ناسر بۆ نمونە تۆ لەوێ ینی بۆ نمونە گەڵۆنێک بنزین لەوێ چەند زیای کردووە گاڵۆنێک بنزین وەک باسم لێوە کرد تقریبان 1 تا 1.5 دلار لە ناوچەی ئێمە ینی ئێمە لە لای واشنگتۆنین زیادی کردووە بەڵام لێترەوە نییە گاڵانێک 3.3 لیترە ینی نزیک بۆ چوارەنی هەندێک گۆڕانکاری تێدا کەواتە لە گاڵۆنێکدا ئەوەندە زیای کردووە لێرە لە سیت بە سیت ساری بنزین کالیفۆرنیا ئەو زیادبوونە بەرچاوتر و زیاترە هەر ئەمیشە لێ بنزین گرانتر بۆ بۆیە نرخەکەشی زیاتر گران بووە بەڵام وەک باسم لێوە کرد مەبەست بنزین نیە بنزین سیمبولێکە هیمایەکە بۆ با بڵێن ئاسایشی وزە لە وڵاتەدا ئەگەر بێت و ئەم نرخە ئاڵگۆڕی بەسەردانی شوێندانەری لەسەر کردەکانی کە دەبێت. سپاس دەکەم دا پرسیارم ئەوەیە ینی لە ڕوانینی تۆوە کە لە نێو ئەمریکادای لە نێو شەقامی ئەمریکی دای خۆدوتت فەرمانبەری حکوومەتی ئەمریکای جەنگەکە کورد مەودا دەبێ ئەو وادەی دیاری کراوە کە دەڵێن 4 هەفتە لە 4 هەفتەکەدا دۆناڵد ترەمپ تەواوی دەکا باسمان لێوە کرد ئەمە پەیوەندی هەیە بەڕاستی بە خودی ترامپەوە تەنانەت کەسێکی وەک هێگزەر کە وەزیرێکی باوەڕی من بێ پرەنسیپی ترامپەوە تەنانەت وەزیری دەرەوە و ئەو کابینەیە بەگشتی کابینەی ترامپ بە پێچەوانی کابینەی یەکەم کە بەتەمەنتر بوون بە ئەزمونتر بوون گوێ لە مەستی ترامپن ترامپ 2000 چ بڕیارێک بدا مێژوو ئەو دیاری دەکا بەڕاستی بەداخەوە کارگەیشتۆتە ئەو سەردەمەی کە مێژووی لە دەستی ئەو کەسانەدایە کە نەدەبوایە بواە کە تۆ سەیری سەر کۆمارەکانی پێشوو دەکەی پێگرتن دەگەڵ کەسێکی وەک ترامپ بە باوەڕی من پێویستی بە پوختەیەکی سیاسی زیاتر هەبوو بەڵام بە هەر حاڵ ئەگەر ئەمریکا بیهەوێ لەم شەڕە بە سەربەرزی بێتە دەرێ هیچ ڕێگا چارەیەکی نییە جگەلەوەی کە کۆماری ئیسلامی بڕوخێنێ و ئەوەش مستۆگەر نابێ بەبێ ئەوەی کە وەک دەوترێ بوتس ئەندەگراوند واتە دەبێ لاقی سەربازی ئەمریکی بگاتە سەر ئەرز و دیارە دەرفەت نەبێ ڕەنگە بازەوە بکەین و بۆ ئەم کارش بە باوەڕی من ئەو میدیای ئەمریکی کە باسی لێوە دەکەن بوونی کورد دەتوانێت فاکتۆرێکی یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە ترامپ لەو دۆخێک کە تووشی بووە بەسەر بەرزی ڕزگاری بێ. سپاس دەکەم زۆر بەڕێز کاک ناسر بابەخانی مامۆستای زانکۆ لە ئەمریکا سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ خستنە ڕووی بۆچوونەکانت و پێدانی و زانیاریانە کە وڵاتێکی ئەمریکی لەوێەوە گرنگە ڕای شەقامی ئەمریکی پێوتین سپاس دەکەم سپاس کە بەژارێکی لەگەڵمان